سەرکردنی ئەنجامی گشتپرسی سربەخۆیی کوردستان و کاردانەوەکانی نەتەوە یەکگرتووەکان ئەمریکا، فەڕەنسا و چەند وڵاتێک کوڵی دڵی سەرۆکوەزیرانی عێراقی دانەمرکاندووەتەوە و لە سەردانی تاراندا عەبادی ڕایگەیاند بەغدا بە سەرکردنی ئەنجامی گشتپرسی ڕازی نابێت و دەست بە گفتوگۆ ناکات تاوەکو ئەنجامەکە هەڵنەوەشێندرێتەوە. دوای ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجامی گشتپرسی سەرکرد، زۆر لە وڵاتانی جیهان پێشوازیان لەو هەنگاوە کرد و بە سەرەتایەکی باشیان دانا بۆ دەستپێکردنی گفتوگۆ و گەڕانەوە بۆ دەستور. بەڵام حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق دەڵێت ڕاناوەستین تاوەکو هەموو ناوچەکان نەچنەوە ژێردەسەڵاتی حکوومەتی ناوەندیەوە. ئاکادمیستێکی ئەمریکی و شارەزای دۆزی کورد دەڵێت هاڵوێستی وڵاتانی ناوچەکە و بەغدادیش گۆڕانی بەسەردا دێت. لە ماوەیەکی دوور و درێژدا تورکیا و ئێران و بەغداد بە شێوازێکی ڕوون بەو جۆرە هاوڕا لەسەر ئەم بابەتە نابن و تەنانەت بەغدادیش دابەش دەبێت لەبەر ئەوەی بەغداد سونیەکان و کوردەکان پەراوێز دەخات. بەپێی ڕاگەیەندراوێکی وەزارەتی دەرەوەی ئەمریکا، ڕێکس تیلەرسن وەزیری دەرەوەی ئەو وڵاتە دوای کۆبوونەوەی لەگەڵ عەبادی پەیوەندیەکی تەلەفۆنی دوور و درێژی لەگەڵ بارزانی سەرۆکی کوردستان ئەنجام داوە. لە ڕاگەیەندراوەکەدا هاتووە داوا لە هەردوو لا دەکەین لە پێکدادان دوور بکەونەوە. ئەمریکا ئامادەیە هاوکاری بەغدا و هەولێر بکات بۆ گەیشتن بە عێراقێکی یەکگرتوو و فیدراڵ و دیموکرات بە ڕێگای چارەسەری ئاشتیانە. هەروەها ئەنجومەنی یاسایشی نەتەوە یەکگرتووەکان کۆبوونەوەیەکی داخراوی لەبارەی شەڕی ناوچە جێناکۆکەکان ئەنجامدا و داوا دەکات شەڕ ڕابگیرێت و بە زووترین کات گفتوگۆ لەسەر بنەمای دەستور دەست پێ بکات. سەرۆکی ئەنجومەنی یاسایشی نەتەوە یەکگرتووەکان نیگەرانی ئەنجومەنەکەی لە پێکدادانی نێوان هێزە عێراقیەکان و پێشمەرگەان نەشاردەوە. ئێستا دۆخەکە گەیشتووەتە ڕادەیەک کە حکوومەتی عێراق گوێ بە داواکاری نەتەوە یەکگرتووەکان ئەنجومەنی یاسایش و وڵاتان نەدات. بە جۆرێک ئەوان پێکڕا داوای دانووسانی نێوان هەولێر و بەغدا و ڕاگررتنی شەڕ دەکەن و حکوومەتی عێراقیش لە شەڕکردن بەرامبەر پێشمەرگە دەستی هەڵنەگرتووە.